بسم الله الرحمن الرحيم. ئیتر تەواو چیتر نەخوێندەواری و نابینایی و سەرقاڵی و نەبوونی کتێب نابێتە بیان و بۆ نەخوێندنەوە. لە ئێستادا ئەپی ڕۆشنایی کە یەکەمین ئاپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجیە بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندروید بەردەستە. لەم ئەپەدا ڕەچاوی کوالێتی لە تۆمار و ئاسانکاری لە ڕووکاری کراوە بۆ ئەوەی هەمووان بتوانن لە ڕێگەی گوێگرتنەوە ببنە خوێنەری کتێب. زیاتر لەمەش هەفتانە کتێبی تازە دەخرێتە نێو ئەپەکە و لە ڕێگەی نۆتیفیکیشنەوە ئاگادار دەکرێتەوە. بۆ دابەزاندن لینکی ئەپەکە لە ناونیشان و یاخود دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە دانراوە و یاخود دەتوانن لە ئەپستۆر و پلەیستۆر بە دوای ئەپی ڕۆشناییدا بگەڕێن بە سپێڵی ROSHNAY. ئەپی ڕۆشنایی باشترین و خێراترین سەرچاوەی ڕۆشنبیری بۆ هەمووان. یەکەمین ئاپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی.